لە هەولێر ئامادەکاریەکان تاو بوونە بۆ دەست پێکردن و بەڕێوەچوونی یەکەم ڕۆژی پرسەی جەلال تاڵەبانی سەر و کۆماری پێشووی عێراق لەم بارەیەوە پۆل خەڵک دەچێتە مەکتەبی سیاسی یەکێتی بۆ پرسەی ناوبراو و پێشمەرگەیەکی دێرینیەکێتیش دەڵێت من لە داواکارم لە هەموو دەماوەرێکی بەشرەفی هەتا پارچەی کوردستان وەفایەک بنوێنم بۆ مام جەلال ئاڵێ ڕەت لە بارەگایەکانی خۆیان لە ماڵەکانی خۆیان هەڵبگرن بۆی وەفای مام جەلال بە فیرۆ نەچیتن داوەرە دەماوەری یەکێتی نیشتمانی کوردستان دەکەم ورەیان بەرز بێ ورەدا نەبەزی بۆ وەفاتی مام جەلال ڕاستە هەمومان پێمان ناخۆشە بە کارەساتە کوێژ مام جەلال بەڵام چی بکەین شەقام و شوێنە گشتیەکان بە پۆستەراتی وتەکانی پێشووی جەلال تاڵەبانی سەر و کۆماری پێشووی عێراق داپۆشراون هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ماتەمینی خۆیان بۆ کۆچی دوایی جەلال تاڵەبانی دەردەبڕن ڕۆڵێکی کارە و کاریگەری هەبوو لە سەرئاستی هەرێمی کوردستان و هەروەها لە ڕووی بێکەوە گونجاندن و هەروەها لێکتر نزیککردنەوەی کە هەموو توێژ و پێکاتەکانی کرێ عێراق بە کورد و عەرەب و بە سونە و شیعە و تورکمان و برامەسیحیەکان و ئەوانە بەشێک لە کوردانی تورکیا و ئێران و سووریاش بە هاوبەشی لەگەڵ کوردانی عێراق پێیان وایە سیاسەتمەدارێکی گەورەی کوردیان لەدەستدا و هەریەکەیان بە جۆرێک باسی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات ئەڵێن ئێمە زۆر خەمبارین دادەهێرێتەوە بە تەنیانی ئێمەش هەموو دەگەڵتۆین ئێمەش کچ و خوشتی مام جەلالین نەوەی ئەوین بۆیە ئەڵێن ڕوحت شاد بێ ئێمە لەگەڵتین ئێمە هەڵگری مەشخەڵەکەی تۆین ئێمە بە لەدەستدانی تۆوە کە کەسایەکی کاریزمایەکی نەتەوەی گەورەمان لەدەستدا ئەم باڕێکی مەزن سەر مە کووردا هەموو وای هەر چەند پەرچە کوردستانیانی ئەم گەلکی وەفاتە مام جەلال گەلکی ئەم تاسیر بوون چما ئێستا کرداکی کوردی وەکچی مام جەلال گەورە بوو ئەوها وفات اینا هم گلکی پیغمگین والله کسی بیشتر کیه زور باندورینا و غمگینینا زور تاثیری ما هر چهار پرچه کردستان هیه گلکی دلوبانی آفاده نبی مام جلال شخصی که مازن بو نو کردستان هم مازن مام جلال کوترنویس و سیاست مدار پیشمرگی شورشگر کردستان بود اول کس بو کارنامه لبارزانی نمر ورگرد معنای مام جلال معنای یکیتی یعنی یک بون کتاب مام جلال کسی بخونه مام جلال نابیجه کرد یک دو جدا بود مام جلال دبیجه هر چهار پارچه کردستانی دخواست ئامادەکاریەکان تەواو کراون چاوەڕێی بەڕێوەچوونی یەکەم ڕۆژی پرسەی جەلال تاڵەبانی سەر و کۆماری پێشووی عێراق دەکرێت کە بەرنامە وایە لە تەواوی شار و شاروچکەکانی هەرێمی کوردستان پرسەکەی دابنرێت ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر